باڵە خۆشویستان دوێنێکە ڕۆژی هەینی بوو دەیکردە ڕۆژی جیانی پزیشکانی ڤێتەرنەری. لەم ڕۆژەدا لە هەرێمی کوردستان پزیشکانی ڤێتەرنەری لێرە و لەوێ هۆشیاریان داوەتە هاوڵاتیان سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ گیانداران بە تایبەتی گیاندارە ماڵیەکان بەردەوام ڕێنمایی دراوەتە هاوڵاتیان کە چۆن ئەو گیاندارانە لە ماڵەکانی خۆیاندا پەروەردە بکەن، چۆن کوتانەکان و ڤاکسینەکانیان پشتگوێ نەخەن تاوەکو پارێزراوە بێت. هەندێک نەخۆشی گوازراوە هەیە لە نێوان گیانداران بۆ مرۆڤ، ئەمانە لە ڕێی ئەم کوتانانەوە یاخود لە ڕێگەی مامەڵی ناتەندروستەوە دەگوازرێتەوە. قسەکەمان لەسەرەمەنیە بەڵکو دوێنێ لە شاری سلێمانی فستیڤاڵێکی ڤێتەرنەری بەڕێوەچوو لە بەشێکی نێو فستیڤاڵەکەدا پێشبڕکێی شاجوانی بۆ ژمارەیەکی زۆر لەو سەگانە بەڕێوەچوو کە بەشێک لە هاوڵاتیان تایدا بەشداریان کردووە و هەم دیمەنەکان دەبینین کە هەندێک لەو دیمەنانەی کە ئامادە کراون بۆ ئەوەی بزانین پێشبڕکێەکە چۆنە و هەم لەگەڵ میوانەکەشمان قسە دەکەم کە بەڕێز خاتوو لۆنا خالیدا کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئەو فستیڤاڵە بوون کە لە شاری سلێمانی ساز کراوە. لۆنا خان زۆر بەخێر بێت، ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشین. من دەمەوێت پێشەوەی بچین لە هەندێک چالەکەکانی نێو فستیڤاڵەکە ببینین پرسیاری ئەوە بکەم تا چەند لە هەرێمی کوردستاندا گرنگی بە بواری ڤێتەرنەری دراوە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم میوانداریەتان و گەورەتان کردم کە منتان باگەشت کرد. لە پرسیارەکی تۆ دەست پێ بکەم کە ئەڵەی تا چەند گرنگی پێدراوە. ڕاستێکی وردە خەریکە بەرەو باش بوون ڕات ساڵانی پێش و لەوانەیە گرنگێکی زۆر بە پزیشکی ڤێتەرنەری نەدرابێت. ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەڵگەمان ئاشنا نەبوو بۆی کە پزیشکی ڤێتەرنەری کێیە تاوەکو زیاتر گرنگی پێ بدرێت و چۆنەڵی هەست بە بەرپرسیارەتەکانی پزیشکی ڤێتەرنەری بکرێت. لە کوردستان هاوڵاتیان هۆشیاریان هەیە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ گیانداران بە تایبەتی ئەو گیاندارانەی کە پیان دەوترێت گیانداری ماڵی؟ ڕاستەکەی زۆر بەداخەوە هۆشیارێکی وا لە کوردستانە نییە سەبارەت بۆ ئاژەڵانە بە تایبەتی ئاژەڵەکانی کە چۆنەڵی ئاژەڵەکانی کە بەکارێنرێن بۆ شیر و گۆشت واتە ئەمەڕ و بزن و مانگە و ئەم جۆرانە چونکە ینی لە لادەکانە ئەم ئاژەڵانە بەخێوەکرێ زیاتر و لە حەقل و لە فارمەکانە بەخێوەکرێن خەڵکی لەبارەی ئەم گیاندارانەوە هەنێک زانیاریان کەمە و بەڵام خۆشبەختانە ئەو کەسانی کە پێت ئەنیمەڵەکان بەخێوەکەن ئەوانی کە بچووکن و لە ماڵەوە بەخێوەکرێت وەکو سەگ و پشیلە و کەروێشک و سمۆرە و هەروەها کۆمەڵک لە باڵندەکان کاتێک ئەمانە بەخێوەکەن سەردانی پزیشکی ڤێتەرنەری ئەکەن کلینیکی پزیشکی ڤێتەرنەری لەوێ کۆمەڵک زانیاری وەرئەگرن خۆشبەختانە ئەوانە زانیاریان باشترە و زیاتر ئاشنان بە پزیشکی ڤێتەرنەری. باشە ئەو فستیڤاڵی دوێنێ کە تایبەت بوو بە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەرنەری لە شاری سلێمانی چۆن بیرتان لە سازدانی کردەوە زیاتر ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشا نمایشی شاجوانی سەگ بۆ بەڕێوەچوو پێشوەختە چ جۆرە زەمینە سازیەکتان بۆ ئەنجامدانی کردبوو؟ ڕاستەکەی ڕۆژی جیهانی پزیشکی ڤێتەرنەری خۆی هەموو ساڵێک ئاخر شەمەی مانگی چوارەکات خۆی ئەمڕۆ ڕۆژەکە بوو ئەگەر بمان کردە یادەکە بەڵام ئێمە بۆیە دوێنێ کردمان وتمان ڕۆژەکەی پشووە ئەگەر بۆ هاوڵاتیان باشترە تا هاوڵاتیەکی زیاتر بتوانن بێنە فستیڤاڵەکە و سوود ببینن. سەبارەت بۆ چالاکی کە بەڕێزیشت باسیەکەی هەڵبژاردننی جوانترین سەگ بوو کە کرا دوێنێ ئەم فستیڤاڵە خۆی لە عالەمە ئەکرێت فستیڤاڵێکی ئینتەرناشناڵە کۆمەڵک پێوەری ئینتەرناشناڵ هەیە کە لەم فستیڤاڵەیە پێوەرەکان چین لەن ئەو پێوەرانی کە باسیەکەی بۆ هەڵبژاردننی شاجوانی گیاندارەکان بوو یاخود با بڵێن یان پێوەری ترتانە بوو بۆ جۆری چالەکەکانی تری فستیڤاڵەکە؟ فستیڤاڵەکە ڕاستەکەی پێش ئەوەی کە باسی ئەوە بکەم بە هەماهەنگی کرا لەگەڵ کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و ڕێکخراوی خوێندکارانی پزیشکی ڤێتەرنەری نێودەوڵەتی لقی سلێمانی و هەروەها لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستانە. بێجگە لەمە وەکو ئەو فستیڤاڵێکە ئەو چالاکی کە باسیەکەی بەڕێزێت ئەم پێوەرانە کە بۆ ئەم فستیڤاڵەدا ئەندرێت
ئێمە لیژنەیەکمان دابین کردبوو کە لیژنەکە بەرپرس بوون لەو هەڵبژاردننی ئەو شاجوانی سەگا. لیژنەکە کۆمەڵێک پێوەریان دانابوو بۆ خۆیان خۆی ئەم جۆرە فیستیڤاڵانە پێویستە کە ئەکرێت جۆری بریدی سەگەکانواتە توخماتی سەگەکان هەمووی یەک توخمات بێت کە تۆ جیاوازیەکی لە بینیانە شاجوانێک هەڵەبژێری پێویستە بریدەکان یەک برید بێ. واتە مەبەست لەو بریدانە چی ینی یەک جۆر بن یەک چەڵک یان بەڵێ یەک جۆر بن بۆ نمونە ئێمە بریدی دۆگمان هەیە کە جەرمەن شیپەردمان هەیە مەڵتیزمان هەیە سەگی هاوشاری خۆمانمان هەیە هەسکیمان هەیە پێویستە کە تۆ جیاوازیەکی لە بینیانە تەنها لە بینی هەسکیەکانە بیکەیت و شاجوانەکە هەڵبژێری. بەڵام بەداخەوە ینی ئێمە چۆنەڵی پێوەرێکمان نییە بۆ کە بزانین لە کوردستانە چەند جۆر هەسکی هەیە چەند جۆر جەرمەن شیپەرد هەیە سەگی هاوشارەکانی خۆمان چەنددانن. لەبەرەوە ئێمە وەکو سەرەتایەک یەکەمین جارە کە چالاکێکی واهی بکرێت وەکو سەرەتایەک ئێمە وتمان ینی با هەموو جۆرەکان بەشداری پێ بکەین وەکو ئاشنابوونێک بەم چالاکیە کە شتێکی وا هەیە پاشان نتوانین لە ساڵی داهاتووتر و داهاتووترە بتوانین کە ئەمە تەنها بکەینە یەک جۆر مەبەستان تەنها نیشاندانی دیوە جوانەکەی ئەم گیاندارە بوو یان لە بەرامبەریشدا ویستان بە هاوڵاتیان بڵێن هەم جۆرەکانی کامەیە واتە زانیاریش دەبەخشرایەوە ئەو بینەرانی کە لێ بوون بینەری نمایشەکە بوون. بەڵێ ڕاستەکە ئێمە ئەم چالاکیە یەکەمین ئامانجمان ئەوە بوو کە خەڵک وا لێ بکەین کە زیاتر ئاژەڵی خۆش بێت و زیاتر هەوڵ باکە ئاژەڵ بەخێو بکات بێجگەلەوەی کە بچێت ئازاری بات و لەسەر شەقامەکان بەداخەوە کە ڕێژێکی زۆر سەگ لەسەر شەقامەکان ژەهر خوار دەکرێن و ئەکوژرێن کە ینی ئەمە بەڕاستی ئیشێکی زۆر نامرۆڤانەیە ئێمە ئەمەمان کرد تاوەکو زیاتر بتوانین خۆشەویستی ئاژەڵ لە دڵی خەڵکەکەیە بچەسپێنین و زانێریشمان بێگومان ینی جۆرەکانی سەگ لەویایە چەند جۆر سەگ بەشداری کردووە و پاشان ئێستش ئەگەر ئەو خەڵکە لێوچکە زۆر قەرەباڵغ بوو ئەگەر تێنەگەشت بێ ئێمە دواتر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەتوانین زیاتر ڕوونیکەینانێ ئەو چالاکیەمان. زۆر باشە لۆنا ئەو بەشداربوانی کە سەگەکانیان پێ بوو هاتبوونە نێو فستیڤاڵەکە و بەشداریان لەم نمایشەدا کرد. پێشوەختە ئاگدار کرابوونەوە واتە ئاگداری نامەیەکی پێشوەختیان پێبوو تا ئەم جۆرە نمایشە ئەنجامەدرێ یان نەخێر چکە زۆر جار هەندێک چالاکیمان بینی و من بۆ خۆم زۆر جار بینی و هەندێک چالاکی ئەنجامەدرێ خەڵکێکی زۆر لەگەڵ خۆیدا گیاندارەکەشی دێنێتە دەرەوە بەو شێوازە بوو یان نەخێر پێشوەختە پرۆزەی ناونووسین هەبووە تا بزانن مەسەرەن ئەم سەگا جۆرەکەی چێوەکو باست کرد یان بۆی لیژنەکە بزانن چەند سەگ بەشداری تێدا دەکا پێشوەختە هیچ ئاگداری نامەیەکیان هەبوو یان نا. ڕاستەکەی ئێمە وەکو وتم لە سەرەتایە ئەم چالاکیە بە هەماهەنگی لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و ڕێکخراوی IVSA یان بڵێن خوێندکارانی پزیشکی ڤێتەرنەری نێودەوڵەتی لە قیسلەمانی ئێمە لە ڕێکخراوەکەمان پەیجی تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکانمان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئاگادارمان کردبوونەوەوانێ بۆ هەموو خاوەن ئاژەڵەکان کە شتێکی وا ئەکرێت ئەتوانن سەگەکەتان بێنن کۆمەڵێکی زۆر لە خەڵک پرسیاری لێ کردبوون کە چۆن ئەتوانین بەشداری بکەین ئێمە ناوی ئەوانەمان هەمووی نووسی بوو کە پرسیاریان کردبوو بەڵام لە ڕۆژی چالاکیەکەیە تەنانەت لە کاتی چالاکیەکەشا کە ئەنجامەدرا لەم لاولاوە ینی خەڵکێکی زۆر حەزەگر کە سەگەکەی بەشداری بکات لەو چالاکیەیە بۆیە لەو کاتەشان ناوەکانمان ئەنووسی. هەستەکەی لە کوردستان ئەو کەسانی کە ئەم جاندارە ڕادەگرن لە ماڵەوە بەخێوی دەکەن زانیاری ئەو تۆیان هەیە لەسەر شێوازی بەخێوکردنی یان کاتێک هاتوونەتە نێو فستیڤاڵەکەەوە هەستان بە گرنگیدانی هاوڵاتیان دەکرد بۆ ئەم گیاندارە بۆ نمونە ئەگەر لە پرسیاری خۆتانەوە بە ئێوە کە خوێندکارانی کۆلێژی ڤێتەرنەرین یاخود پزیشکی ڤێتەرنەرین زۆر پێما بێت پزیشکی ڤێتەرنەریش لەوێدا ئامادەی هەبووە هەستە کرد پرسیاریان هەبێ یان هۆشیاریان هەبێ لەسەر شێوازی مامەڵەکردنەکەی یان ئێوە خۆتان سەرنجی ئەوەتان داوە کە هاوڵاتیان ئێستا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی بە باشی مامەڵە لەگەڵ گیاندارەکانیاندا دەکەن. ڕاستەکەی کۆمەڵگە هەمووی ناتوانم بڵم هەمووی لە سایاسا بەڵام ڕێژەیەکی زۆر و ڕۆژ بە ڕۆژ زیاترە بە خۆشبەختانە کە ئاژەڵە ماڵەکان زیاتر بەخێوەکرێت و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ یانە زیاتر پێی ئاشنا بن. زۆربەی ئەو کلینیکەکانی پزیشکی ڤێتەرنەری
ئامادەن کە زانیارێکی زۆر بن لەبارەی بەخێوکردنی ئاژەڵەکانەوە بە تایبەتی ئەو ئاژەڵێک کە زۆر خەڵک حەزی لێتی کە سەگە لە ماڵەوە بەخێویەکەن بۆیە خۆشبەختانە ئەو خەڵکی لێ بوو زۆرینە یان بڵم هەمووی هۆشیاری ئەوەی هەبوو کە ئەو ئاژەڵک کێ و چۆنچۆنی بەخێوەکرێت و مامەڵەکردن لەگەڵ یا چۆنچۆنی بێت. باشە بەدەر لە نمایشی شاجوانی سەگ کە لە سلێمانی بەڕێوە چوو هەندێک خواردن و هەندێک ڕێنمایی تر دانرابوو لەژێر ئەو چەترانێکیەوە داتان نابوو یان هەندێک سکێج و پەیکەری جاندارانم بینیوە لە نێو گرتە ڤیددیۆیەکەدا ئەمانە چی بوون؟ بەڵێ خۆی چالاکیەکەمان وەکوتم کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و خوێندکارەکانی و باماشەوە پزیشکەکانی بەشداریان کردبوو لەم چالاکیەیە بێجگە لەمان کە کۆمەڵێک کلینیک بەشداریان کردبوو کەرتی تایبەت کە وەکو چۆنەڵێن کلینیکی پزیشکی ڤێتەرنەری بوو بەشداریان کردبوو وەکو ناساندنێک کە ئەم کلینیکە تایبەتانە هەیە و هەروەها سپۆنسەری سەرەکی چالاکیەکە هەر هەمووی کلینیکی خەسخانەی سلێمانی ڤێتەرنەری تایبەت بوو کە تێچووی هەموو چالاکەکەی گرت بۆ ئەستۆ ئەم خواردنانەی کە باسی ئەکەی لەژێر ئەم چەترانادانرابوو ئەمانە هەمووی ئەو کلینیکانە بوون کە بەشداریان کردبوو بەرهەمەکانی خۆیان لەژێر ئەو چەترانە ئاڕاست کردبوو بێجگە لەمە ئەو پەیکەرانی کە باسی ئەکەی ئەمانە سەر بە کۆلێژەکە بوون واتە ئەم پەیکەرانە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ پزیشکەکە لەوێ ڕوونەکرایەوە بۆ نمونە پزیشکی ڤێتەرنەری ئەمە پەیکەرەکانە کۆمەڵە پەیکەرێ هەیە کە هەریەکەیان چۆنەڵی سکلێتەنەکەی جیاوازە ئەم ئاژەڵانە هەمویان پەیکەرەکەیان جیاوازە پزیشکی ڤێتەرنەری ئەبێت ئەو پەیکەرانە هەمووی بناسێتەوە کاتێک کە تۆ ئاژەڵێکی مردوو ئەدۆزی تەوانێ توێژینەوەیەکی لەسەرەکەی لەسەر ئەم پەیکەرە پێویستە بزانێت کە پەیکەری کام لە ئاژەڵەکانە ئەو بێجگەلەوە کە شتێکی تر زۆر مهمە لە پەیکەرە ئەویژەوەیە بۆ نمونە ئێمە کە گۆشتە خۆین گۆشتی مەڕ و ئەسپ و ئەم جۆرانە گوێدرێژ و ئەمانە پێویستە جیا بکرێتەوە بەچی جیای ئەەکەیتوانە پزیشکی ڤێتەرنەری ئەبێت زانیارێکی تەواوی هەبێت لەبارەی ئەم ئێسکەکانی ئەو جۆرە ئاژەڵە کە بتوانێت جیاوازیەک بکات بزانە ئەم گۆشتە ئایا ئێسکی کام گۆشتی کام لە ئاژەڵەکانە بەپی ئێسکەکەی جیایکاتوانێ ئەمە بۆ دواتر بۆ پرۆسەی توێکاری بۆ مەبەستەوانە بەڵێ پاش توێکاری لۆناهان وەکو دوایین شتێک پێم خۆش ئەگەر باسی کردنە دەرفەتێکی زۆر کەمدا هەستە کرد یعنی من زۆر کەسم بینیوە هاوڕێی خۆم نزیکی خۆم هەموو جاندارێک بێگومان وەکو هەر زیندەوەرێکی سەر ڕووی زەوی تەمەنی هەیە تەمەنێکی دیاریکرا بۆ تەمەنێکی دیاریکرا و کۆتایی بە ژیانی دێت شێوازی کۆتایی هێنانی ژیانی جانداران لە هەرێمی کوردستاندا وەکو پێویستە لە ئاست پێویستدایە خەڵک زانیاری هەیە لەسەر بۆ نمونە سەگێک تەمەنی دەڵێن 14 ساڵە بۆ نمونە وەکو نمونەیەک وەکو سامپڵێک کە تەمەنی دەگاتە 14 ساڵ کە دەزانی بەرەو پیربوون دەچێت ڕەنگە هەندێک نەخۆشی تایدا زیاتر بێت زیاتر سەر دەربێنێ لای ئێمە ئەم هۆشیاریە هەیە کە چۆن مامەڵە لەگەڵ کۆتا ڕۆژەکانی تەمەنی جانداران بکرێت بەڵێ ڕاستەکەی ئەو کەسانی کە ئاژەڵ بەخێوەکەن خۆیان بۆ نمونە تۆ باسی سەگە کرد ئەو کەسانی کە سەگ بەخێوەکەن زۆربیان خوێندنەوەیەکی باشیان هەیە یاخود ئەگەر خۆشیان نەخوێندنەوانێ پرسیار لە پزیشکەکانەکەن لە کلینیکەکانە ئەوەش سوودێکی زۆری هەیە بەڕاستی کە ئەتوانێت ئاشتان بێ بۆی کە ئەو سەگەی کە بەخێوی ئەکات تەمەنەکەی چەنە خواردنەکەی چی بێت چۆندی مامەڵەکردن ئەمە بێت جێکاتەوە کە بزانێ ئەمە شەڕەکە ئەمە برسیەتی ئەمە یاریەکە چکە هەنێک جارسەک کە یاریەکە وەکو ئەڵەی پەلامارتەیە یان لەوانێ گاز لە دەست بگرێ بە شێوەیەکی هێواش ئەمە یاری ئەکات پێویستە بزانی یعنی ئەوە لێک بیتەوە کە ئەمە یاریە ئەمە شەڕ نییە خەڵک بەڕاستی وانی کە ئەو ئاژەڵانە بەخێوەکەن خوێندنەوەیەکی باشیان هەیە لەسەری زۆر سپاس لۆنا خالید سەرپەرشتیاری فیستیڤاڵی پزیشکانی ڤێتەرنەری کە لە سلێمانی بەڕێوە چوو جارێک تیر پیرۆزبای ئەم ڕۆژەکان لێ دەکەین بە هیوای بەرەو پێشبردنی زیاتری ئەم زانستە بە هیواین بتوانین ڕۆژ لە دوای ڕۆژ زانست و پزیشکی ڤێتەرنەری زیاتر بەرەو پێشەوە بڕوات و هەنگاوی جددیتر بنرێت لە پێناو شێوازی مامەڵەی تەندروست لەگەڵ جانداراندا.